جمو جۆڵە بەردەوامەکانی داعش لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو لە سنووری کەرکووک حکوومەتی عێراق ناچار دەکات بەشێکی زۆر لەو هێزانەی لە نزیک پێشمەرگە جێگیری کردبوون پاشەکشە پێ بکات و لە سنوورەکانی ڕەشاد و زاب و حەویجە جێگیریان بکات. پەرلەمانتارێکی عێراق ڕێکەوتنێکی نێوان هێزی پێشمەرگەوەی عێراق بۆ پڕکردنەوەی بەشێک لە بۆشایی ئەمنیەکانی نێوانیان ئاشکرا دەکات. تەطبیع کراوە و هەماهەنگیەک کراوە لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستانە ئەوان سنوورەکانی خۆیان هەندێک سنوورە درێتە هێزی پێشمەرگە و سنوورەکان بەش کراوە و باشتر بڵێم لە خواروشەوە ئەم هێزەی هەیە کە دیارە ئەمڕۆ ئێمە لە کەرکووکە بینین هەندێک لە هێزەکان کۆکرانەوە بەرەو خواری و کەرکووکە ڕۆن بەرەو سنووری حەویجە و حەمرینەوانە شوێنەکانی تر دیارە بۆ هێزی پێشمەرگە جێهێڵرێ بۆیە من پێم وایە هەماهەنگیەک کراوە لەگەڵ حکوومەتی هەرێم و هێزی پێشمەرگەی کوردستاندا. هاوکات ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری با دووری دەزانێت بێ ڕێکەوتنی نێوان پێشمەرگە و سوپای عێراق سەقامگیری لە ناوچە کێشە لە سەرەکان بەرقەرار بێت. چاودێرێکی سیاسیش چۆڵکردنی ناوچە کوردنشینەکانی کەرکووک لەلایەن هێزە عێراقیەکانەوە بە مەترسی دەزانێت بۆ سەرە و ناوچانە و با پێویستی دەزانێت پێشمەرگە و ناوچانە پڕ بکاتەوە بۆ پاراستنی گیانی هاوڵاتیانی کورد. بە زیادبوونی هێز دووبارە ناتوانێت کۆنتڕۆڵی هەمووی هێزانە بکە لەبەرەوەی ئەبێ هەماهەنگیەک دروست بێت لە نێوان هێزی پێشمەرگەی هەمومان نەزانی هێزی پێشمەرگە هێزێکی کاریگەر بووە لە سنوورەکەیە و تاقیکردنەوەیکی میلەمێژینەی هەیە لە ڕوبەڕووبوونەوەدا لەگەڵ ئەو هێزانەیە بۆیە گرنگە هەماهەنگی نێوان هێزی پێشمەرگە و حکوومەتی عێراقی دروست بێ. بۆیە پێمان وایە ئەگەر بێت و ئەم بۆشایە پڕ نەکرێتەوە بە هەماهەنگی پێم وایە دەبێتە جۆرێک ڕەنگە وەکو پیلانجی ڕێک سیر بکرێ لەبەرەوە بۆ خۆی ئێمە ئەو باش دەزانین چۆڵبوونی ئەو ناوچانە وەکو ئەوەیە دەرفەتێ بدرێ بە داعش گورز لە کورد بدا لەو ناوچانە لەبەرەوەی لە ڕابردووە بینیمان داعش توانی لە پردێ گورزێک لە هێزی پێشمەرگە بدا بۆیە زۆر گرنگە ئەو بۆشایانە بە هەماهەنگی پڕکرێنەوە. ئەگەرچی جموجۆڵەکانی داعش مەترسین لەسەر کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی دیکە بەڵام حکوومەتی عێراقی تا ئێستا ڕێکەوتنی نێوان پێشمەرگە و هێزە عێراقیەکان بۆ پاراستنی ئەو ناوچانە بە گرنگ نازانێت و هەنگاوی بۆ نانێت تا بۆشای نێوانیان پڕ بکرێتەوە و هاوڵاتیان لەو مەترسیانەی داعش بپارێزرێن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.